شەڕی سوریا چووەتە ساڵی هەشتەمینیەوە و لەوە ناچێت کۆتایی پێبێت تا دێت ژمارەی قوربانیە سیڤیلەکانیش زیاد دەبێت. هێرشکردنە سەر هاوڵاتیان و ژێرخانی سیڤیل گەیشتوتە هەرە ئاستی بەرزی لەوەتای ئەو شەڕە دەستی پێکردووە. نەتەوە یەکگرتووەکان لە سەرەتای سێمانجی ئەم ساڵدا 72 هێرشی تۆمارکردوون بۆ سەردام و دەستگا تەندروستیەکان کراون بە بەراورد بە 112 لە تێکڕای ساڵی پاردا. ئەرسولا میولەر کاربەدەستی کاروباری مرۆیی نەتەوە یەکگرتووەکان داوای لە ئەندامانی ئەنجومەن کرد کاری زیاتر بکەن بۆ پاراستنی سیڤیلەکانی سووریا. پێویستە سیڤیلەکان بپارێزرێن لە ڕێی چاودێریی بەردەوام لە پێناو ڕزگارکردنی خۆیان و ئەو ژێرخانەی پشتی پێدەبەستن. بە تایبەتی دەبێت هێرشکردنە سەر نەخۆشخانەکان ڕابوەستێت. پێویستە بریندار و نەخۆشەکان توانای چارەسەر و خزمەتی پێویستیان هەبێت. دڕندەی هێرشەکانی ئەم دوایەدا بۆ سەر سیڤیلەکان بۆتە هۆی شەپۆلێکی نوێی ئاوارەبوون و قەیرانی کۆچبەری ئالۆستر کردووە. کۆنفرانسی خێرخوازی لە برۆکسل لە ڕۆژی چوارشەمەشدا نەیتوانی بڕی 7 ملیار دلار کۆ بکاتەوە ئەوەی نەتەوە یەکگرتووەکان داوای کردبوو بۆ هەڵمەتی بەهاناچوونی مرۆیی ئەم ساڵ لە سووریا و وڵاتانی دراوسێ ئەوانەی پەنابەرانیان لەخۆ گرتووە. هێشتا ژمارەیەکی گرنگی خێرخوازان هەڵوێستی خۆیان بۆ دابینکردنی کۆمەکی ساڵی 2010 ڕوون نەکردوتەوە. لەوانە ئەمریکا کە ساڵانە زیاد لە ملیارێک دلار بە شێوەی یارمەتی مرۆیی بۆ سووریا و هەرێمەکە لە ساڵانی ڕابردوودا دابین کردووە. نەتەوە یەکگرتووەکان دەڵێ 13 ملیۆن سووری پێداویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. زیاد لە 5 ملیۆن لە دەرەوەی وڵاتەکەیان ئاوارە بوون. بەلایەن کەمەوە 450,000 کەس لەو شەڕەدا کوژراون ئەوەی لەوەتەی مانیسەی ساڵی 2011 لە ئاکامی خۆپیشاندانەکانی دژ بە حکوومەتی سەرۆک بەشار ئەسەد هەڵگیرساوە.